لەگەڵ سەرکردەی وا دانیشتوم ڕێک پێم وتوە ئەلمانی بریتیە لە خراپترین ئەو وەڵامەکەیشی بۆ دکتۆر ئەوە بۆ الحەمدولله دەستگای ئەلمانیەت داخرا لە سلێمانیاننا شانازی پێوە دەکەم دەستم هەبوو تێیدا باش شانازی پێوە دەکەم ئەمە نوێترین قسە و لێدوانی ڕابەری سەلەفیەکانی کوردستان دکتۆر عەبدوللەتیفە بەوەی کە سەرۆکی یەکێتی لەسەر داوای ئەو دەستگای ڕۆشنبیریەکانی مەلا بەختیاری لە سلێمانی داخستووە. ئەمدان پێدانانەی ڕابەری ڕەوتی سەلەفیەکان هاوکاتە لەگەڵ داخستنی ناوەندی ڕۆشنگەری چاودێر لەلایەن یەکێتیەوە کە یەکەم جارە لە مێژووی یەکێتی و شاری سلێمانیشدا دەست بۆ داخستنی ناوەندێکی ڕۆشنبیری ببرێت بە زەبری هێز. دوای ئەوەی بافڵ تاڵەبانی بوو بە سەرۆکی یەکێتی، حیزبەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاراستەیەکی نادیار هەنگاو دەنێت و ئاسۆی چارەسەری کێشەکانیش بەرتەسکتر دەبێتەوە. یەکێتی کە بە حیزبێکی فرەجەمسەری و ڕای جیاواز ناسرا بوو، ئێستا بەرەو ئاراستەیەکی داخراو دەڕوات و کەسی یەکەمی حیزبەکە هیچ ئەجێندایەکی سیاسی و نیشتمانی دیار نییە. ساتێک هەڵدەکتێتە سەر بنکە و بارەگای حیزبە ڕۆژهەڵاتیەکان و ئەندامەکانیان ڕادەستی ئیتلاعات دەکاتەوە. ساتێکیش هەڵدەکتێتە سەر بنکە ڕۆشنبیریەکانی سلێمانی و بە زەبری هێزدایان دەخات. ئەمە جگەلەوەی هێزە سەربازیەکانی نزیک لە خۆی لە چەند مانگی ڕابردوودا بە ڕۆژی ڕووناک خەڵکی مەدەنی شارەکەیان کوشتووە. بافڵ تاڵەبانی بە پشتبەستن بە هێزی کۆماندۆ کەوتۆتە گیانی کادر و ئەندام و سەرکردە دێرینەکانی حیزبەکە و ناوەندە ڕۆشنبیریەکانی دادەخات. ئەمەش وەک زەنگی کۆتایی ئازادی و کولتوری جوانی شارەکە تەماشا دەکرێت. ڕۆژ بە ڕۆژ ڕەهەندە بەرز و بەهادارەکانی شاری ڕۆشنبیری لەسەر دەستی ئەم نوخبە سیاسیە تازەیە کاڵ دەبنەوە و بەرەو پوکانەوە دەچن. بەپێی زانیاریەکان بافڵ تاڵەبانی بە ئەنهێنی ڕێکەوتنێکی ڕانەگەیەندراوی لەگەڵ ڕابەری سەلەفیەکان هەیە. ئەمەش لە پێناو ئەوەی سەلەفیەکان لە هەڵبژاردندا پشتگیری بکەن. لە ماوەکانی ڕابردوودا سەرۆکی یەکێتی پۆست و ئیمتیازی داوە بە چەند ئەندامێکی سەلەفیەکان. هەر لەم چوارچێوەیەشدا برایەکی عەبدوللەتیف سەلەفی کرا بە ئەندامی پەرلەمانی عێراق و برایەکی دیکەشی پۆستی ڕاگری کۆلێژی شەریعی لە زانکۆی سلێمانی پێدرا. هەموو ئەمانە لە کاتێکدان کە یەکێتی خۆی بە حیزبێکی سۆسیال دیموکرات لە قەڵەم دەدات و خۆی بە خاوەنی گوتاری ڕۆشنگەری و ئازادی خوازی دەزانێت. بەڵام ئێستا بە پێچەوانەوە بیری سەلەفیەت نەک هەر بۆتە خۆرەی ڕۆحی ئەندام و کادیرانی یەکێتی، بەڵکو تەنانەت لە ناو هێزێکی وەکو کۆماندۆ کە بافڵ تاڵەبانی ڕاستە و خۆ سەرپەرشتیان دەکات، هەست بەو سەرسامیە دەکرێت بۆ بیری ڕابەری سەلەفیەکان. ئەمەش دوور نییە یەکێتی بەرەو ئاقارێک ببات کە کەس نەزانێت سەری لە کۆتایی کام تۆنێل دەردەچێت.